بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە گفتوگۆیەکی تایبەت لەگەڵ هونەرمەندی دەنگخۆش مامۆستا عەزیز شارۆخ دەبین. بێگومان زۆربەتان دڵنیام کە ئەم هونەرمەندە دەنگخۆشە دەناسن، بەرهەمەکانتان گوێ لێ بووە، بە تایبەتی بە گۆرانی کیژۆڵەی چاوڕەش کە کەمتر کەسێک هەیە نەیبیست بێ. هونەرمەند عەزیز شارۆخ بە سەردانێکی کورت هاتووەتە هەولێر. ئێمە شەمەمان بە دەرفەت زانی کە گفتوگۆیەکی کورتی لەگەڵ بکەین. مامۆستاگیان زۆر بە خێراتی. قوربان، با سەرەتا بزانم تەندروستیت چۆنە ئێستا ئەم ڕۆژانە بە چی وەسەرحاڵی؟ جارێ باشم، وەلی لە ڕابردوو دەرێت 4 ساڵەوە پێش وەزی قەلبم خراپ بوو، ئەوە تاسی زۆر کردە سەر تەندروستی من، وەلی لە حاڵی حازردا خراپ نیت. ئێستا ینی باشیش باشم مەلانەکان. ژیانی ڕۆژانەی خۆت چۆن بەڕێ دەکەی؟ ژیانی ڕۆژانەی خۆم ئەمن دوکانم هەیە، دوکانی فڕۆشیم هەیە، بەیانان لای 11 و 10 ئەوان دەچمە دوکانی، هەتا یەکی و بێوارانش لە 5 حوتی لە دوکانی دەبووم، هەر فەقەت بۆەوەی کە مەشغوڵ بووم. دێ خەڵک دێن سەردان بکەن، هێشتا خەڵک دێکەوە کاسوانە زۆر لەو بینیدا زۆر کەسانی خۆشەویست، زۆر ئینسان هەیەکی کە عەلاقەیان بە منە، سەردانم دەکەن و دەپرسینم دەکەن و دەگەڵمدا دەنیشن و دەگەڵیان قسان دەکەم. باشە، هیچ بەرهەمێکی نوێت نابێ لە مێژەیانەوە هەیە، بەڵام ئێستا وەزعیەت ینی چۆنیەتی ڕۆژگار جۆرێکە کە جارێ ناتوانم هیچ شتێکی بڵێ دەری. پێم خۆشە زیاتر باسی ژیانی ڕۆژانەی خۆتم بۆ بکەی. ڕاستی ژیانی ڕۆژانەی خۆم ئەوەیە کە هەروەچی کە ئەرزم کردی، چۆن بڵم، بەیانان دەچمە دوکانی و ئێواران دەچم و وەچی دیکە دەچم لە ماڵەدا دەنیشم. بەو سوورەتی ژیانێکی وام نییە پێست لە بەڵام خۆش بێ، ژیانێکی زۆر بەدڵی خۆم نییە. بۆ مامۆستاییان پێشتریش هەر جارێک لە ڕوودا و باسی ئەمەت کردە. هەر یەک مەسایل هەیە، مەسایلێک هەیە ئادەمیزاد کە دەسینەوە چوو تا ڕادەیەک لە بازە مەسایلێکی دوور دەکەوێتەوە. مەسەلەن هەتا مەسەلەن مەجالیسی پێخۆش نییە، جێگای پقەرە باڵغی پێخۆش نییە. ئەمیش هەر بەو سوورەتایی کەمێکاوە منزەویمەی خۆ کەنار دەگرم، زۆرتر خۆ لە خەڵکی ناگەین. ڕاستە، بەس پێشتریش کە هەر بڵێن گەنجتریش بووی هەر باسی ئەمەت کرد بوو ژیانی بە منداڵی شەروا بووم. ئەوە بەئێستا چۆن بڵێم چۆنیەتی سروشتی من بۆ کە هەمیشە جێگای چۆل و هۆلم پێخۆش بووە، نازم بووە، یعنی سروشتی خۆت هەروە بووە. چونکە ئێمە دەبینین کە یا ئێستا دەخوێنینەوە زۆربەی شاعرەکانمان، گۆرانی بێژەکانمان بە ژیانێکی سەختا تێپەڕیون، هەژاری و دەربەدەری و ئەوانەمە من هەموو دوی تۆ. ئەمن زمانێکی مامەستا قوتابخانە بووم، 3 ساڵ و نی دوای لەسەر شۆڕشی ئەیلول گیرام، 3 ساڵان گیرام، دوایە بەربووم، پاش 3 ساڵان لەی جێگای چڕیان نەدەگرتم، کاری زەراعەت و شتیوام دەکرد. دوای لە جێگایکی بووم بە حیسابداری کانونێکی بەنیوی کانونی کارامۆزی یا ئۆردوی کار، تەقریبەن 10 ساڵان لێ بووم. بە دوایدا چون 10 ساڵەی مەحرومیەتەکەم تەوا بوو، لە ئیمتحاناتی سەراسەری یعنی چێبەرچەی سەراسەری شرکەتم کرد، بەشداریم کرد، دەرچووم چوومە فەرهەنگ و ئەدەبی کوردی، چووم بووم لێ بووم بەرپرسی فەرهەنگ و هونەری مەهابادی. 6 ساڵانیش لێ بووم. لە دوایدا کە بەیسا شۆڕش کرا لە ئێرانێ، دیسانەکانێ دەرکرامەوە، ئەخراس کرامەوە لە بازاڕی میوە و سەبزی و شتیوان فرۆشت، چون شغڵی من گۆرانی کوتن نەبووە. ئەمن شغڵم گۆرانی کوتن نەبووە، لە بازاڕی میوە و شتم فرۆشت. دوایش تاکسیم لێخوڕی 10 ساڵان، کە دوایش دوکانم کڕی، ئیستوریۆم دانا، ئیستوریۆی نەوار و شتیوە. ئەوە زیندەجیەکەی من کورتەکەی ئەوەندەیە
دیارە ژیان و گۆرانەکانی من لە ساڵی 2001 لێرە بە خواستی من بەداواکردنی کە نیچیروان بارزانانی کە پێکوتم لە کنم دانیشت گەورەی فەرمووی کاگەزی چ کارێکرد بۆ بکەم ئەمن عەرزم کرد من 2 کتێبم هەیە بۆم چاپ بکەن یەکیان ژیان و گۆرانەکانمە یەکیان بەیتەکانی کوردیە کەوانە بەسا ئەدەبیاتی کوردین ئەدەب و فەرهەنگی کوردین و دەتوان بە هەتا مێژووی فەرهەنگی کوردین ئەوانم بۆ چاپکە کاگنیچیروان بە محەبەتەوە دەستوریدا ئەوانەیە چاپ کرد من تا بەداخەوە دەتیراژێکی کەمدا چاپ بوو و دە زۆر کەسان نەکەوت ئەرزەکەم دوایشی دی بلەخەرە ئەمن هەتا ئێرە هاتووم لێرەش دە خزمەتدا و ئەو کتێبە ئەلان دیسانەکانت چاپ بۆتەوە چاپی دووەم لە سەقزی ئاغای کوڕێکی زۆر جوان و کاری بە نێوی مەهدی چاپی کردوتەوە بڵاوی کردوتەوە بە نێوی ژیان و گۆرانەکانی عەزیزی شارۆ باشە لەو ژیانەوە کە خۆت باست کرد لە چ تەمەنێکەوە حەزت بۆ گۆرانی وتن چوو کورتەکەی ئەوەیە کە لە منداڵێڕە چون ئەمان نەسلیمان باپیری من دەنجی خۆش بوو بابی من دەنجی خۆش بۆ لی گۆرانی نەکتەوە و برایەکەم هەبوو بە نێوی محەممەد کە جوان چاکترین جوانی سابلاغێ بوو و دەنگ خۆشترین دەنگ خۆشی سابلاغێ بوو تەنانەت هەتا گەورەترین هونەرمەندی کورد بە نەزەری من محەممەدی ماملێ دەکوت کاگەزی کەس دەنجی لە کاکت خۆشتر نەبووە دا هەرواش بوو ئەو برایم دەیزانی ئەمن دەنجی خۆشم پێخۆشە لە تەمەنێکی کە 7 ساڵ بووم چوو گرامی بۆ کریم گرامافۆنی بۆ کریم گرامافۆنی بۆ کریم هێنایەوە کوتی عەزیز وەرە شتێکم بۆ کڕێوی 10 ساڵ لە من گەورەتر بوو بە ئێستا دای ناو سەفحەی هاویشتە سەری و پێما بێ ئەوەلین سەفحەی کە بۆ لێدام سەفحەی مەلاکەریمی بوو مەلاکەریمەوە کە دەڵێن ئیمڕۆ دەشت و چێوشینە ئەو کچە لەو ماڵە قەولی داوە پێمەوە ئیمەلاکەریمی سابلاغی نەوانە حەسەن زیرەش توێتەوە دوایدا سەفحەی کاوە ساغای بۆ دانێم بۆ دانم داوکی جەماڵی بۆ دانام دوایە کوتی عەزیز ڕاوەستا ئەمن ئەلعانەکانێ سەفحەیەکت بۆ دادەنێم جوێ لێ بێ گەداینە سەفحەی سێزغەی کوردستانی بوو هۆماینی کورد دەرجەهان سەقەرم بۆردان سەختی گۆڕە و شار ماجرەی مردن ئەمنەگە دەنجی ئەو ئینسانم جوێ لێ بوو تەواوی بەدەنم موچۆرکی پێدا هات و لەو دەمیوە ئەمن ئۆگری ئەو هونەرمەندە گەورەی بووم کە تاریخ نایبینێتەوە بە نەزەری من کە دەڵێن داوت دەنجی خۆش بووە وەلی فکر ناکەم دەنجی بەقەر سێزغەری کوردستانی خۆش دێ ئەوانە تەئسیریان لەسەر من کرد بەڵام ئەمن براکەم سێژنێنە پاژەوەی کە سێژنێنە تووشی نەخۆشی فەلەجێ بوو تووشە 15 ساڵ لەسەر جێگای کەوت یەکی لە مەسائلێک کە بۆ من زۆر سەخت بوو ئەوە بوو بابی من نەیدێش گۆرانی بڵێن هەتا کە عەرزم کردی لە شۆڕشی ئەیلول 3 ساڵان گیرم زمانێکی لە زیندانێدا بووم بابم ئەمری خودای کرد کە هاتمە دەر کاک براکەشم هەر ئەمری خودای کرد تا تۆ لە زیندان هاتی دەرەوەوان هەردووکیان ئەمری خودای کە هاتمە دەرێ مانە ئێک نەمابوو بێستا ئەوەڵین بەرنامەیەکم کە تۆمار کرد لە ورمێ تۆمارم کرد ئاهەنگێکی سێزغەریم کرد بە شێعری وەپایی لەسەر ڕووکە زبەی زۆر پروەلابە کە سادق بێت و ئیابدابە لە بەیاتی تۆرکدا و ئەو بوو بە مایە کە من داوت کرام بۆ گەورەترین فستیواڵی ئێرانێ لە شیرازێ لەوێ توانیم هونەر نمایە بکەم ئەو مەسەلە باعیز بوو دیسان ئەمن بێمەوە لە فەرهەنگ و هونەر بەسا ئیستخدام بمەوە یعنی ئەو کات لە ورمێکە ئەوەت کرد تەمەنت چەند بوو دەقیق وەڵا ئەو دەمی دەحدودی تقریبان 40 ساڵ دەبووم 40 ساڵ یعنی درەنگ دەستت پێ بەڵێ ئەمن ئەگبرتە کە لە زیندانی هاتمە دەرێ
دایک بووان واداریان کردم ئەو دەمی تەمەنم 28 ساڵ بوو واداریان کردم کە متأهل بمێنی ژنێ بێنم دا و مەسەلە باسم تەسیری زۆر کردە باڵە سەر ژیانم خولاسە من هەتا باری دووەم کە ئەخراج کران ئەو مەسەلە ئیدامەی هەبوو هەتا گەیشتە ساڵێکی پاشەوەی کە من نۆ نەوارم لە سەدا و سیما ئەو کای هات لە ساڵی 50 کە دەبێتە 61 ئینگۆ سەدا و سیما لە مەهابادێدا مەزرا ئەمن بە عینوانی وەی کە بتوانم بە نویسەندا نووسەر بم لە مسابقاتی لە ئیمتحاناتێدا بەشداریم کرد بەڵام ئەو دەمی ساواک نێهێشتە من دامەزرێم نێهێشت سەدا و سیمای مەهابادی ساڵی 50 مدیر مەرکەزێکی هەبوو بە نێوی ئاغای تەحسیلی ئاغای تەحسیلی بانجی کردم کتی فڵانە کەس ئاغای شارۆف ساواک نایاڵێت تۆ دامەزرێ ئەمە من پێ بخۆشە تۆ لێرە کارێ بکەی هەر بەرنامێکی بۆ خۆ دەینووسی بینووسە ئەمە ئەگەر ئاهەنگت هەبوو بۆ ماسە بکە کوتم زۆر باشە کوتی چەند بەرنامەیەکت پێخۆشە بینووسە کوتم خاو خێزانی دەنووسم ئەمە 4 ساڵ 3 ساڵ بەرنامەی خاو خێزانم نووسی دەو پاسیلێشدا تەخمە حەو نەوارم لە سەدا و سیمای زەبەت کرد دوایش بلەخەرە چوومە پەرهەنگ و هونەر و دوای بە ئیسلام نەواری دیکەم لە ماڵە زەبت کرد و ئەوانە هەتاگە نەوارەکانم یعنی ئاهەنگەکانم گەیشتە 400 ئاهەنگی ئەلبەتە تێکراریشیان هەیە بەشێک لەو گۆرانیانە وابزانم هەر خۆت تێکست و ئاوازت بۆ نووسیوە و بەشێکی کەسانی دیکە ئەرزتکەم گۆرانەکانی من 3 بەشن بەشێک ئەوانن کە لە مامەستایانی گەورە وەکو سەیەزغەر مامەستای گەورە تایر تۆپیق مامەستای وەشاعری گەورە محەممەد ساڵح دیلان و مامۆستای بادینانی حەسەنی جەزیری لەوانە فێر بووم بەشێک لە گۆرانەکانم فۆلکلۆرن کە مەسەلەن ئاغای ماملێش کەوتی ئەوان دیکەش کردوانە میش کردومە بەشێکی دیکە زۆر لە بادینانی وەرگرتووە بەشێکی دیکەش بۆ خۆم دامناوە لە حدودی 100 ئاهەنگێکە من بۆ خۆم دامناوە چ مەقام چ گۆرانی کام یەک لەو گۆرانیانە کە خۆت بڵێن تێکستت بۆ داناوە یا وەرت گرتووە کامی زیاتر لە ڕۆحی تۆ نزیک بوو هەمووم پێخۆشن بەڵام خۆشترین مقامێکی کە کتومە بە نەزەری خۆم ئەبدا مەقامەکانی سێزغەری کە تەنیا ئەمن توانی هۆ بیرێت کە نەیتوانی هۆ بیرێت چون مەقامەکانی سێزغەری زۆر سەختن بەڵام مەقامێکی کە بەدڵی خۆم کتومە شێرێکە لەسەر شێری ئەحمەد هەردی بە نێوی شۆڕشی نائۆمێدی ئەو مەقامم پێ لە هەموو مەقامەکانی خۆ باشتر هیچ بەیتێک لەو شعرت لەبیر ماوەست بناغەوچین و دیواری تەلاوری بەرزی دڵداری بەسەر لانەی دڵار و خاوتەپ و تۆزی غەمی عێنا بەدووی باڵداری ئاواتی فریوی بێسەر و شێنا لەسا ئەی پای زیماتەم ئەوەندەم تاسە پێماوە هەموو ئەو یادگارەی لەو ژیانی ئەشقەجێماوە بەجارێ وەک گەڵا گشتی خەزانی ڕاماڵێ بە وەردی هەر گەڵاکی ببا بۆ خوژمن و چاڵێ لەسا ئەی پای زیماتەم بەڵێ لە بیرم نەماوەلی ئەوەندا و نەشێرم زۆر زۆریش خۆش بوو دەستت خۆش بێ مامۆستای چاکم لە بیر نەماوە وایە اینجا کە قسەمانە کرد گوتت بە تەمای بەیانی بچی سەردانی گڵگۆ چەند هونەرمەندێک بکەی کێن ئەو هونەرمەندانە ئەمە بەیانی دەچمە سولێمانیە دەچمە سەر گۆڕی مەبارەکی مامۆستا تارتۆپیق و مامۆستا دیلان و مامۆستا ئەحمەد هەردی لە نزیکەوە پێشتر ئەو هینەت هەبوو لەگەڵ ئەو جان لە نزیکەوە پێشتر نەوەڵام من هەمیشە ئارەزوم هەبوو ئەو مامۆستایانەم ببینم بەڵام مامۆستا تارتۆپیقە گەورەیەکی فەرموو بوو بۆ خۆی عەکسی بۆ نار بوو و مامۆستا دیلانیش ڕۆیەکی دەگەڵ کوڕەکەی دانیش بووم کوڕەکەی دەیکوت بابم کوتوێتی کاگەزیز مەقامەکانی من لە من چاتر دەڵێ
پێم بەڵێ. خۆشە لێرە تۆش پەیامێکت هەبێ بۆ نۆرۆز. بەڵێ نەورۆز دیارەکە جێژنێکی لە مێژینەی گەلی کووردە، بەڵام بەداخەوە چۆن بڵێم مێژووی کورد پاماڵ کراوە. ئەو جوورەی بایر و شاید کەسانی دیکە بۆ خۆیانێن هەڵگرتووە. دەنا مێژووی کورد دەگەڕێتەوە سەر زەمانێکی کە پادشاهی کورد یا هوەخشەتەر کە قارەمانی کورد بۆ وەرزگاکی پێی دەڵێن دیاکۆ کە بەسەر ئیمپەراتوری ئاشووردا زاڵ بۆ و ئەو جێنە لەو دەبێەوە گیرەوە. باسی مێژووت کرد، باسی ئەوەی کە چەند گرینگە بەڕاستی کە قسەشمان کرد گوتت 5 کچت هەیە و ئێستا نەوە و نەتیجەشت هەیە. تۆ خۆت هەوڵت داوە لە بواری مێژووی کوردەواری چ لە بواری هونەر ئەرکەی خۆتە زمانی کوردی منداڵ و نەوەکانت بە شێوازێکی کوردانە پەروەردە بکەیت؟ وەڵا بۆ خۆیان هەروە باکاتوو هەموو دەرسیان لە من وەرگرتووە لە ژیانیاندا، هەموو ئەوەی ئەمن نیەتما بۆ ئەوان دوای کەوتون. گەرچێ من لە پاسلەیەکی کەوانە منداڵ بوون دەستم تەنگ بووە، نەمتوانیەوە جوورەی باید و شاید بێسا کۆمەجیان بکەم، چۆن بڵێم یارمەتیان بدەم کە بتوانن تەحسیلاتی سەتحی باڵا بکەن. دەنێتیجەدا ئەو جوورەی باید و شاید منداڵەکانم ناتوانێت تەحسیلاتێکی باڵایانە بێ، بەقەر کچی ئاخرم کچی چکۆنم هەتا تەحسیلاتی باڵایە بۆ هەلان لە ئوسترالیایە بۆ خۆی زندگی مستەقلی هەیە، زندگی دەکات و زۆر جار تەماسمان دەگرێ، دڵی دایکی خۆش دەکا. ئەوە بۆ من مایە ئیفتخار. باشە گوتت منداڵەکانت لە تۆ دەرسیان وەرگرتووە. من حەزەکەم وانەیەک کە ئەو فێری منداڵەکانت کرد لێرە بە ئێمە بڵێ بۆ ئەم نەسڵە وەکو منداڵی تۆ چ وانەیەک حەزەکەی بڵێ بە گەنجی ئێستا، یعنی چ پەیامێکی خۆت تایبەت هەیە؟ باوەڕی من ئەوەیە کە ئادەمیزاد بە نەزەری من گەورەترین مەقامی مەوجوداتی سەر ئەرزی هەیە و ئینسان مەقامێکی زۆر گەورەی هەیە و دەونێوەیدا بە نەزەری من دێنەوە سەرداچی. دایک گەورەترین مەقامی هەیە، دایک ئۆلگۆیە، دایک مۆلیدە. دەنەزەر منەوە ژن مەقامێکی زۆر گەورەی هەیە و من هەمیشە سەری تەعزیمدا دەدوێنم، بەڵام مەسەلەیەکم هەیە. بەو معنایە نییە کە مەسەلەن ئەمە بڵێن ئاپرەتێک لیباسێکی بەجوورێکی لەبەرکە کە پێهێنێتە خوارێ پیاوی شەروە، پیاویش دەبێ لیباسی مؤدەب دەبەرکە، ژنیش دەبێ لیباسی مؤدەب دەبەرکە. ژن گەورەیە، دەبێ خۆی لە هەموو شتێکی بپارێزێ، بە خاتی ئەوەی کە دەدوایدا منداڵی دەبێت منداڵەکە ئیفتخاریت بە پێ بکە. دەستەکانت خۆش بێ مامۆستاییان، زۆر زۆر خۆشحاڵ بووم لەم چاو پێ. بابی من زۆر ئینسانێکی گەورە و زانا بوو، گەرچی باب من سەواری نەبوو، بەڵام شێعری شاعرانی وەکو حاجی قادری کۆی و مەلا محەممەدی کۆی و شاعرانی دیکەی هەموو دەزانی. دەلیلی ئەوەش بوو کە بۆیان دەخوێندەوە دەچۆ دەمازێەوە. زۆر ئینسانێکی گەورە بوو، ئەو لە ناوی جامە ئەشدا ئینسانێکی گەورە بوو. بەڵام من هەمیشە دایکم لە بیرە، هەمیشە شارەکانم بە دایکم هەڵگوتەوە. بۆیە پێ دوایە کە پێگەیژن زۆر گرینگە. دایک گەورەیە، مەقەدەسە، لە ئاپرەتی مەقەدەستر وجودی نییە. دەتوانم بڵە خودای دووەمە. دەستەکانت خۆش بێ، زۆر زۆر خۆشحاڵ بووین. سپاس کە لەگەڵمان بوویت. هیوادارم بەم زوانش بتوانین گوێمان لە بەرهەمێکی نوێت بێ. سارە بە سنێکی گەیشت و ناناجارێ هێشتا مەجال ماوە. دەستەکانت خۆش بێ، زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم گفتوگۆیە بوون.